قەزای داقووق هاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکە قەدەغەی هاتوچۆی تێدا ڕاگەیەندراوە و ئەمەش بە مەبەستی خۆپارێزی لە پەتای کۆرۆنا. بەڕێوەبەری نەخۆشخانەی داقووق دەڵێت پێویستە هەمووان لەو پەتایە خۆیان بپارێزن. ئەگە تەماشا بکەی هەموو وڵاتانی جیهان پابندن بە ڕێنمایەکانی تەندروستی، بە کەرەنتین، بە دوورکەوتنەوە لە یەکتری هیچ نەبێت لە مەتێک کەمتر نەبێت لە دەستگاکان لە قوتابخانەکان کەوا ئێستا داخراوە لە ناو بازار ئەبێ هەموو کەسێک پابند بێ بە ڕێنمایی تەندروستی. هەر لەو چوارچێوەیەدا هاوڵاتیانش درکیان بە مەترسی ئەو ڤایرۆسە کردووە و پەیامیان بۆ ئەو کەسانەش هەیە کە پابندی ڕێنمایە تەندروستیەکان نابن و خۆیان ناپارێزن. وەکو هاوڵاتی پابندی ڕێنمایەکان باش بوو لە ئەسێکی باشە بوو، بەڵام دوای ئەوەی کە ماوەیەکی بەسەرچوو ئەو خەڵکە گەیشتە ئاڕادێکی بێبڕوایی و دەوری هەندێک لە کەناڵی سۆشیال میدیاکانیش دەوری سەلبیان بینی ئەو بە شێوەیەک لە شێوەکان کە گوایە ڤایرۆسەکە بەو شێوەیە نییە یان هەر لە شێوەی ئەنفلەوەنزایەکی ئاساییایە، بەڵام ئەوە تا ئێمە ڕۆژانە ئەبینین کە چۆن تەشەنی کردو و خەڵکەکەش گەیشتۆتە ئەو ڕادەیە کە وەکو جاران نەماسک و نەش دەستکێش بەکار نایەنن. ڕێژەی توجوانی ئەم ڤایرۆسە ڕۆژ بە ڕۆژ زیاد ئەکات لە وڵاتەکەمان. هاوڵاتیان وەکو سەرەتای بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە پابندی ڕێنمایەکان نین. بگرە زۆر خەڵک هەیە باوەڕبینی نەماوە ئەمە هەڵەیەکی گەورەیە. ئێمە وەکو دانیشتوانی قەزای داقووق بەداخەوە وامان لێ هاتووە بەشێکمان باوەڕی بە ڤایرۆسی کۆرۆنا نەماوە. ئەمە زۆر مەترسیە. لایەنی پەیوەندیدارەکان وەکو کەرتی تەندروستی و میدیاکاران درێغیان نەکردووە و بەردەوام ڕێنمایی بڵاو دەکەنەوە. پێویستە ئێمەی هاوڵاتی پابندی ڕێنمایە تەندروستیەکان بین. هۆبەیەک لە نەخۆشخانەی گشتی داقووق تەرخان کراوە بۆ توشبوانی ئەو ڤایرۆسە و ڕێو شوێنە تەندروستیەکان گیراونەتە بەر. محەممەد ئەڵماس، گەلی کوردستان، قەزای داقووق.